ئاینیتان باش سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئەمڕۆژ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ هاوکارانم لەگەڵتانە بم پێکەوە پرۆگرامێکی نوێمان بۆ ئامادە کردوون هیوادارم تا کۆتایی لەگەڵمانە بمێنەوە. ئازیزانی ئێمە بۆ میێوارە میوانەکەم شێوەکارێکی عزیز و خۆشەویستە کاتوانی بڵین ئەزمونێکی زۆری هەیە ساڵانێکی زۆرە لەم هونەرەدا کارەکات و تاکو ئێستا خاوەنی 21 پێشانگای تایبەتەوە لە چەندی پێشانگای هاوبەشی شەکاری کردووە و یەکێکە لە شێوەکارە هەرە چالاکەکان هەم لە کوردستان هەم لە دەرەوەی کوردستان و ئەتوانین بڵێن یەکێکە لەو شێوەکارانەی کە تابلۆکانی زۆر پرفرۆشە تابلۆکانی ئەفرۆشتەی هەم لە کوردستان و بە هەمان شێوە لە دەرەوەی کوردستانیش ئەو شێوەکار عزیز و خۆشەویستەش کاکتایی بابانە. کاکتایی بەخێر بیت. ئێوارەت باش؟ ئێوارە باش، ئێوارەی ئێوە بینەرانتان باش، زۆر سپاس دەکەم. کاکتایی ئەگەر بگەڕێنەوە سەر ئەزمموی تۆ باسکردن لە ئەزمموی تۆ کاتێکی زۆریەوە تۆ ساڵانێکی زۆرە لە هوەرەیە کارەکەیت هەوڵت داوە خاوەنی چەندی پێشانگای تایبەت و هاوبەشیت وە بێگومان کارەکانی شایەتیەوەیان و کۆمەڵە کاری زۆر جوانت هەیە. ئەمێت سەرەتای پرسیارەکانم بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم. هەمیشە باسەکرێکە لێرە و لەوێ پێشانگای شێوەکاری یاخودەت پێشانگایەکی تر بێ دەکرێت و کامە خۆی لە خۆیان جێگەی دڵخۆشیە. بەڵام ئەگەر باز لە هەنگاوەکان بنین ئەگەر باز لەو بکەین کە ئاستی هوەری شێوەکاری بەتایبەت لەم ساڵدا بەکوێ گەیشتووە و ئەگەر باز دۆش بکەین کە ئێمە خاوەنی مێژوویەکین لە هوەری شێوەکاریە وەک دەزانی کە لە وڵاتانی ئەوروپا هوەری شێوەکاری مێژوویەکی دێرینی هەیە و هەروە چەندین هوەرمەندی شێوەکاری بەناوبانگیان هەیە کە هەمومان ئەیان ناسیم بە تابلۆکانیان ناوبانگیان دەرکردووە. بەڵام لە کوردستان بە چ شێوەیەکە؟ زۆر سپاس. وەڵام سەبارەت بە مێژوو لە کۆتایی پرسیارەکە دەستەکەم مێژوویەکی دێرینمان نییە بەداخەوە هوەری شێوەکاری نوێیە لە چاو ئەو پاشخانە دەوڵەمەندە ئەو دەوڵەمەندەی کە هەیە لە ئەوروپا و ڕۆژئاوا لە ڕێیانساس و پێش ڕێیانساسیش و لە چاخی کەنیسە و با بڵێن عەسری کەنیسە ئێمە ئەو کاتی کە هوەر بۆ کەنیسە ئەکرا حەسرن ئەوان باگراوندێکیانی هەتا گەڕێنەوە ڕۆمانیەکان و بیزنتەکانیش ئێمە 80 ساڵ 70 ساڵە باگراوندێکی ئەوە کۆنمان نییە. بەڵام ئەتوانین بەشێکی پرسیارەکەت ئەوەیە کە ئەم ساڵ هوەر گەیشتو بەچوە و لە کوردستان لە ئاستی ناوچەکەیە ئەگەر باشتر نەبێ خراپتر نییە. ئەسڵەن لە زۆر دەوڵەت ئێمە لە ڕووی هوەری شێوەکاری و لە ڕووی تەکنیک و لە ڕووی فۆرمی ئیشکردن فرەفۆرمی با بڵێن ناو هونەرمەندانە زۆر بەتایبەت سلێمانیش زۆر باشترین. ئێرانی لێ دەرکەی ئێمە ڕەنگە لە تورکیا و لە میسر و لە وڵاتانی دەوروپشتی ڕۆژهەڵات ناوەڕاست باشترین ئێمە. تاتوانێت بڵێت کە هوەری شێوەکاری لەم ڕۆژگاری ئێستامانە هوەرێکی زیندووە هوەرێکی لای هوەرمەندان توانی زیندووە. بەڵام خۆی بە شێوەیەکی گشتی ئێمە هەر جوێنەوەیە بەڕاستی یعنی ئێمە نەمانتوانیوە قوتابخانەیەک دروستکەین نەمانتوانیوە ڕاستە ئێمە لەسەر ئەو ڕێبازانی ئیشەکەین کە ئەو ڕێبازە هوەریانەی کە هەبوو هەرکەس بە فۆرم و ستایلی خۆی باڵێن سیمایەکی کوردی پێوە دیارە. بەڵام لەمە کاتە ئەو ڕێبازە هەن ئەو ڕێبازانە هوەر خۆی چییە هوەر لە ئەسڵا هوەر تەجەلی ڕوحیە حاڵەتێکی دینامیکی قوڵی مرۆڤە یعنی هوەر زۆر جار ویژدان تێپەڕێنێ حاڵە ویژدانەکە تێپەڕێنێ حاڵەتی بەهەرە تێپەڕێنێ. هوەر پەرچەکردارە یعنی ڕەتفعلە لە ڕەتفعلی حاڵەت و دیاردێک لە ناو کۆمەلگایە جا ئەو دیاردەیە مەسەلەن زۆر جارە ئەو دیاردەیە ئاینی بۆ کاتی خۆی ئەو دیاردەیە سیاسیە ئابووریە بۆ نمونە سەیری شۆڕشی فەڕەنسا بکە 1970 چۆن بە تابلۆ نەخشێنراوە کەواتە هوەر ڕەتفعلی فعلێکە پارچەکردداری کردارێکە لە کۆنیش هەروە بووە بەڕاستی. بۆیە ئەتوانی بڵین ئێمە تا ئێستا ئەو پاشخانە دەوڵەمەندەمان نییە ئێمە ئەمە کورد یعنی با بڵین ئەوروپیەکان پاشخانێکی زۆر دەوڵەمەندیان هەیە لە بیزنتیەکان و ڕۆمانیەکان و دەست پێ بکە ئەوان هەیەیان پاشخانێکی زۆر دەوڵەمەندیان هەیە. بەڵام ئێمە بەداخەوە تازە ئێمە ئەتوانین بین بە پاشخان ئێستاش درەنگ نییە ئەتواندرێت بە هەوڵەمان دووبوونی ئێوە هەروە هوەرمەندە شێوەکار عەزیزانەی کەشکە هەن ئەزمونێکی باشیان هەیە بە پاشخانێکی باش بۆ نەوەکانی داهاتوو. ئێمە لە سلێمانی دەیان هوەرمەندی زۆر بەتوانامان ینی لە ئاسی بەرزایە ئێستا ئەکادمیامان هەیە با بڵێن کۆلێژی هوەرمان هەیە مەعهەدی هوەرمان هەیە
مامۆستای چاکمان هەیە چالاکمان هەیە ئەگەر لە ڕووی تیۆریشەوە بێ لە ڕووی عملی پراکتیکیەوە نەبێ خەڵکی شارەزامان هەیە لە ماوانی کۆتاییە زۆرێک کە ئەو من حەیدراسی کە هەبوو حکوومەتی هەرێم خەڵکێکی نار زۆری ئیسفادەیان کرد لایانی لە زانیان هونەر لەکوێ لە چه ئاستێکایە و پێداویستەکانی ژیانە هونەریانی گەیشتنە و قەنەعاتە ئەو مامۆستانە ئەمانەش تەرجەماکەن و هێڵێنەوە بە تەلەبەکان لە ئایندەدا من دڵنیام یعنی نازانم ئێمە ئەیبینیان نا بەڵام هونەر ئەبێ بەشێک لە کاڵچار ئەبێ بەشێک لە فەرهەنگ ئەبێ بەشێک لە ڕۆشنگەری تاک بۆ نمونە جەنابەت ئەچی بۆ ماڵێک لە جیاتی چوزانم خانوێژی کردو شتێک بەریەدی تابلوویەکی ئۆریجیناڵی هونەرمەندێکی پێ وایە بەم ئاستەی ئێستا یاخۆت بە و ڕۆشنبیری ئێستای تاکی کوردی بەرامبەر با هونەر کە چەنە لی تێگەن چەند گرنگی بەیاخی پێیان پێ وایە کە ئەمە لە ئێستاوە هەنگاوێنراوە بۆ ئەوەی کە هونەر لە ئایندەیەکەی نزیکدا ئەتوانین بڵێن کە زۆر بەرفراوانە بێت لە ماڵەکانی هەموماندا تابلوویەکی هونەرمەندی شێوەکارێکی کورد ئەبیندرێت. ئێمە لە جەنگین بەڕاستی ئێمە لە سراعەکان لە چێش و ململانیین بۆ ئەوەی کە ئەوە هەچەنە ئەو شەڕە نابەرامبەرە ینی ئێمە کەمین ئێمە ڕەنگە ڕاگەاندنمان کەمتر لە پشتەوە بێ ڕەنگە پەروەردەمان لە پشتەوە نەبێ سیستەمی سیاسی مساعد نەبێ وە کۆمەلگا خۆشی مؤهل نییە یعنی ئامادەجی نییە کۆمەلگا خۆشی مؤهل نییە بۆ ئەوەی ئیستیجابەی هەبێ بۆ ئەم هەنگاوی ئێمە بەڵام حرەکە هەیە ئێمە لە سلێمانی خۆشبەختانە چەندین گەلەریمان هەیە گەلەری زامۆمانەیە گەلەری کۆمپانیای گەزی زەمانەیە ناوەندی حەوڕەنگەمانەیە گەلەری دڵخوازیش گروپی دڵخواز گەلەریەکیان هەیە زۆر گەلەری تر ڕەنگە من ناوێن نەبم لە سلێمانی حرەکێکی زۆر باشە یعنی ئەگەر پشتگیری هەبێت لەلایەن حکوومەتی محەلی با بڵێن ئەوەی کە پەیوەندی هەیە قایمقامیەتە مەحافەزەیە چوزانم ئەو بەدەوائیرانن و ئەو بڕیارەی کە حکوومەت دەری کرد ساڵی پار بە کۆشی کۆمەڵک برادەری هونەرمەند کە لە ناوەندەکانە ئیشەکەن ئەو بڕیاریکەوە فەرزی کا لەسەر ئوتێل و ڕێستورانت و شانە گشتەکان و پرۆژەکان ئەو پرۆژانە گشتیانە کە ئیجازیان بۆ تازە نەکات و هەتا چەند تابلوویەکی ئۆریجیناڵی هونەرمەندی کورد نەکردن ئەمە خۆی لە خۆیان حکوومەت ئەسڵ وایە حکوومەتی مەحەلی فەرزی کا لەسەر دایرەکانیش ئەگەر لەسریەکی کەمیان نەبێت چکە بووە تۆ ڕۆژانە ئەو دایرانە دایرە هەیە هەزاران مراجعی سەیری تابلووەکە هەموو ڕۆژە بەرێک کەوت نییە بێ لەگەڵ تابلو هەموو ڕۆژە وای لێ دێت کاریگەری دروستەکە لەسەر تاککان ئێمە بۆ طریقەیە توانین بە خێراتر یانی هەنگاوەکان قوتابخانەکانیش لە قوتابخانەکانیش هەر خۆیان ئەتوانن بە قوتابخانەکانی بکڕن لە قوتابخانەکانە دای بنن بۆی هەر هونەریش لە مناڵیەوە بۆ مناڵانە بە خوێندکارەکان ئاشنا بێت خۆشەویست بێ لەلایەن بەتایبەت ئەو کارە کوردیانە کە پێویستە ببینرێت. کێشەکە لە چیایە خۆی بەشێکی کێشەکە ئێمەشی ینی خۆی کێشەکە دابەشە بێ بەشێکی سیستەمی سیاسیە با بڵێن ئەو سیستەمەی کەوا هەیە سیستەمێکی با بڵێن تۆزێک منتڵەتی خێڵ بەسەریە زاڵە با بڵێن ئەو سیستەمی ئێمانە هەمانوێ نمایە شەرقی ئەوسەطمی وایە یەک دوو لەناو ئەو سیستەمە سیاسی سیستەمی پەروەردە ئەویش باش نییە ئەنجا کۆمەلگا خۆی مؤهل نییە ئەنجا هونەرمەند خۆشی یعنی ئێمەش خۆمان با دەرنەخین هونەرمەندیش دۆزێک بەشێکە لە کێشەکە زۆر جار هونەرمەندێک تابلوی کێشە ڕەنگە و تابلێ ئەگەر بەهای هونەری بەچی ئەخەمڵندرێ بە پارە ڕەنگە 100,000 دلار بهێنێت بابڵێ لای هونەرمەندەکە خۆشەویستە بەشێکە لە ڕۆحی بەڵام کاتێک داوی 2,000 دلارەکە خەڵک وەک کەمالیات ئیسە سەیرەکە لە ڕەنگە تابلویەکە کڕم لەگەڵ ڕەنگی پەردەکەما بێتەوە تا ئیسە نەبوو بە ڕۆشنگەری بۆیە تۆ ناتوانانی 2,000 دلار بە خانمێک یان بە کابرایەک سەرف بکەی بێت لە ماڵەکە لواسەوە چێ لە ڕەنگی قەنەفە و لەگەڵ هینەکە دێتەوە پەردەکەیە نەبووە بە ڕۆشنگەری کەی بوو بە ڕۆشنگەری ئەو کاتە ئێمە ئەتوانین لەسەر بەهای هونەری تابلۆ قسە بکەین یعنی با بڵین ئەم چۆن خەمڵێن درێت تابلۆ بەهای تابلو چۆن خەمڵێن لە هەموو وڵاتانە مەزادیان هەیە بەڵام ئەمە ئێستا بۆ کوردستان ئەمە زۆر
من یەکێکم لەوانەیە کە تابلۆکانم بە نرخێکی زۆر گونجاو ئەفرۆشی بێگومان هەموو تابلێک هەموو کارێ ماندووبوونە کاتێکی زۆریە بێگومانە و کەرەسە ماتریاڵانێک کە بەکارێنیت ئەمەش هەمووی بە پارە ئەکردرێ هەمووی لەسەر گرفانی هونەرمەندەکە خۆیەتی بەڵام وەکو خۆت وتێ بۆم قۆناغی ئێستای کوردستان ئەمە ینی ناتوانێت تۆ تابلێک بە نرخێکی زۆر بفرۆشی بە خەڵک پێویستە کە چۆنەڵی لە هەنێ ماف و هینی خۆت خۆش بی لەبەر ئەوەی کە ئەو ئاماژەی کاتەوێت ئەو بپێکی من هەموو تابلوێکی خۆم خۆشێ لە ڕاستیدا یعنی هیچ هونەرمەندێک نییە تابلێک و خۆشنێ وەک چۆن ئەگەر لە گۆرانی وێژێک پرسی بڵێ کام گۆرانی بڵال هەم گۆرانەکانی خۆشەویستە هونەرمەندیشەوە کاریش وایە ئەنجا بالموناسەبە من ئەمەوێ ئاماژە بە شتێ بکەم من لە هەموو چاپێککەوتنەکانمە زۆر تەرکیز لەسەرواکەم لعله عسى بابلن وكو كابري على كومل خلق إسامان بيني جوبيستي أما بيه هناك تروبكي معرفة إنسانية هیچ چالاکیەک من تەحەداکەم هیچ چالاکیەکی مرۆڤ پێش هونەری شێوەکاری نەبووە لە پێش ئەوەی مرۆڤ زمانی بپژێت لە ئەشکەوتەکانە لە تالیسیا ئەوە لە جزائیر دۆزراوەتەوە لە باشووری فەڕەنسا لە ئیندونوسیا هەمانە لە هند هەمانە لە ئوسترالیا هەمانە ئەسڵەن هەندێکیان 40,000 ساڵ 25,000 ساڵ ئەشکەوتەکان نەگەڕێنەوە پێش ئەوەی مرۆڤ زمانی بپژێت یاری پێش ئەوەی چکە زمان چی بووە زمان پەیوەندی بە بەرهەمەوە بە ئینتاجوێ کاتێک کە تۆ مێز و کورسی و قەنەفە و چاکەت و سوژان ئەوشتانە لابەی وشەن ئەمانە هەمووی وشەن زمان کەمە بێتەوە لە چەند دەست سەوتێک چەند سەوت و نەبڕەی سەوتێک کە دەرەچێت زمان نەبووە بەڵام ئەوان گزارشتیان لە چالاکی خۆیان کرد و گزارشتیان لە بوونی خۆیان کرد لەسەر ئەشکەوتەکان یعنی یەکەم چالاکی مرۆڤ چونکە دەرهێشتەی ڕوحە هونەر بۆیە من پێم وایە یعنی ئێمە زۆر درەنگ کەوتین ینی میلەتی ئێمە بەداخەوە لەبەرەوەی چەرمەسەری و بەربەختی و ئەوانە ژێردەستە بووین ئەمانەش هەمووی کاریگەری هەبووە زۆر باشە کاکتای بەگەڕێمە بۆ لات بەردەوامی لە گفتوگۆکانمە دەستپێمان خۆشە لەگەڵ بینەرانمانە هەندێک لە کارەکانی تۆ ببینین و ئەگەڕێنەوە بفەرمون. بەڵێ بینەرانی خۆشەویست زەما هەموو کارەکانی هونەرمەندی شەوەکار کاکتای بابان بوو دەچینە لە لای ناوبڕێک و دواتر بەردەوامەبی لە گفتوگۆکانمان.
بەرزایەکانی سلێمانیە. بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان. بەڵێ خۆشەویستانی مە لەگەڵتانە بەردەوام دەبین دەگەڕێمە بۆ لای میوانەکەم کاکتایی بابان. کاکتایی بگوانەوە بەشێکی کەم بوو لە کارەکانی تۆ کە بینیمان بگوان هەر هونەرمەندە خاوەنی ستایل و هەروە تەکنیکی تایبەتی خۆیتی کە کاری پێکات. پێشە بێنە سەر باسکردن و تەکنیکی کە تۆ کاری پێەکەی پێم خۆشە باز لە دوا پرۆژەی تۆ بکەین کە لە سلێمانی ئەنجامدا کە مانگی 2019 بوو کە ئەویش پرۆژەی بوو لە سەرای سلێمانی تایبەت بوو بە میرەکانی بابان کە بگوانەوەش پرۆژێکی زۆر گەورە بوو تەنگدانەوەی باشیێنەوە بوو لە کارە جوانەکان کە لە سەرای سلێمانی نمایشکرا. پێم خۆشە کە مەگزانیاریمان بێتێت لەسەر پرۆژەی ئایا لەم پرۆژانە بەردەوام دەبێت؟ بەڵێ وەڵا سەبارەت بە پرۆژەی میرانی بابان ئەوە زۆر زۆر زەڕوو بوو سلێمانی. ئێمە بەپی لە سنتەری ڕۆشنبیر و کۆمەڵاتی بابان خۆم لەوێم چەندین دکتۆر و پسپۆڕ و مێژووناسی باشمان هەیە بەتایبەت لە مێژوی بابان و حقبەی قەڵاچوالان و حقبەی سلێمانی و ئەمانە کە توێژینەوەیان هەیە و دکتۆراشیان هەر لەسەرەوە هەیە. ئەو پۆرتێتانە پۆرتێتی پاشاکان بە دیراسە دروستکراوە بە خۆی خەیاڵیە بەڵام بە دیراسە دروستکراوە جلوبەرگ ستایلیان کاریگەری مەسەرەن ئەو زۆربیان کاریگەری عوسمانیان لەسەر بۆ ئەو جلوبەرگەی کە باوە بۆ لەو حقبەیە لەو سەردەمەی عوسمانەکانە و ڕوخساریشان بە هەمان شێوە. ئەم پرۆژەیە لە سەرای سلێمانی ئەمێنێتەوە بەردەوامە بێ. ئێمە خۆشبەختانە بە هاوکاری هەموو لایەک ئیستەوا خەریکین گەلەریەک و گەلەریەکی گەوراکەینەوە گەلەری مێژووی سلێمانی و بابان و لە ناو سەرای سلێمانیا لە نۆمی دووەمە وایسە خەریکی سەرقاڵی دروستکردنین هەرەوە نییە مەخطوطات و دیکۆمنتی عوسمانیەکان و ئەوانی کە لەسەر کورد و بابان و سلێمانی قسەیان کردووە مستەر ریچ مەسەلەن ئەجنە ئەو بیانیانەی کات و مستەشتیقەکان ڕۆژهەڵات ناسەکان ئەمانە کە خەڵک هەتا ئێستا نەیبینیوە لە ڕەفەکانە ڕەنگە تۆزیان لەسەر نیشتی بێ. ئێمە بەتەماین ئەو گەلەریە پەرەی پێ بدەین و برەوی پێ بدەین. هەر من دەمیرم دروست کرد بوو لە فەقێ ئەحمەی دارشمانە و با بڵێن خێزانەکەیەوە کۆتامیر ئەحمە پاشا بوو ئەوشم دروست کرد بوو کە نەفیکرا ئەحمە پاشای بابان کوڕی سلێمان پاشا. ئەمانم بەردەوام ئەبێ ئەم پرۆژەیە بەردەوام پۆرتێت دروست دەکەین شتی دروست دەکەین ئەو گەلەریە کایکەڕ هەموو ئەو کارانە نمایشەکەن و واروە گەلەرێکی کراوە بێت بەردەوامی ئەو مڵکی سلێمانی و مڵکی سنتەری بابانە مڵکی من نەماوە دەستان پێ کردووە بە کارەکانی بەڵێ ئێمە ئیستا شوێنەکەشمان وەرگرتووە بەس سەرقاڵی سپۆنسەر و ئەوانە پەیدا پێویستە بە پاڵپشتی و هاوکاری مادیە بڵێ وەزارەتی ڕۆشنبیری هەیە ئەوانەی کەوا ئەو دڵسۆز و خەمخۆرانەی ئەوان هاتوونەتە سەرخەت کە هاوکاریەوە بن لەم پرۆژەیە. تا ئێستا مفاتەحەوە خەریکی مفاتەحەی ناوەندەکانەکەین حەقوا سەرمایەدارەکانشم کارە بۆ سلێمانیە قازاز نەویستە بۆ خەڵکێک کە دێت ڕۆژانە ئەتوانێت بیانیەکان ئەوێ بۆ واجهەی سلێمانی معلەمی سلێمانی دێن بزان مێژوو دیرۆکی سلێمانی لە ماوەی ئەو 230 ساڵە ڕۆشتۆ چۆن بووە. بێگوانەوە نازناوانەشی کە لە شاری سلێمانی نراوە گرنگە ئەمارژە ناو سلێمانیە هەبێت زۆر زۆر گرنگە و بۆ یەکەم جارە تەمان لە ئاستی کوردستانە بۆ یەکەم جارە ئێمە ئەماکەین
بەجوودی خۆشمان بەتەنیا ینی سنتەری بابان بەجوودی خۆی کردوێتی دەستان خۆش بێت هاوکارێکمان نکرەوە سەبارەت بە تەکنیک و ئەبێ لەسەر ئەو تەکنیکانەی کە بینیمان لە هەندێک لە تابلۆکانەکە تەکنیکی جیاوازە و هەروە زۆر سەرنجڕاکێشە ئەتوانی بڵێ کە هەر بە چاویش کە سیرەکەیت حەز بە جیاوازیاکەی بۆ نوێ لەگەڵ تابلۆکی کە ئەو تەکنیکی تا بەکارنێنرابێ ئەویش تەکنیکی چەقۆیە بەڵێ ئێمە زیاتر بۆی بینەران ئێمە پێڵێن چەقۆ بە عەربیش پێڵەن سکین بە ئینگلیزی شەروای پێڵێن چەقۆ بەسمان لە شفرەی بچووکە ناوێکی هوەری ناوی هوەری چەقۆی پێڵێن شفرەیەکی بچووکە بۆ ئێمە پێڵێن چەقۆ بۆی وازەح چەقۆی هین نییە تەکنیکی چەقۆ ماتریاڵی زۆر ئەوێ بەڵام کاتی کەمەوێ کاتی کەمەوێ بەڵام سەلیقە و مەهارەی زۆرەوێ یعنی ئەو کەسە ئەو هونەرمەندا بێ زۆر قاڵ بێتەوە ڕەنگەکان باش بناسێ تۆنی ڕەنگەکان باش بناسێ سێبەر و ڕووناکی لێک زیاکاتەوە بزانێت چۆن لە پانتایەکاندا بەشەکە با بڵێن لە ڕووی مەنزوورەوە شارەزای باشی هەبێ یعنی بەڕاستی ئەزمونیەوێ ڕەنگە هەموو هونەرمەندان چەقۆ بەکاربێنن بەڵام تۆ تا بەکارهێنانی قورسە یاخود ئاسانە زۆر خۆی زۆر قورس نییە ئەگەر سەلیقەت هەبێ و ینی واتە ڕەت پەیوەندی هەیە بە سەلیقەی هونەرمەندەکەەوە ئەبێ تۆزێ نەرم بی و ورد بیت و ئەزمون شتەبێ بەڕاستی بێژی بە ئەزمون هەیە ینی ئیشی چەقۆ تۆ لە ئەساسەوە ئیشێکدار ڕێژی هەمووی بە چەقۆ بکە هێتا ئەخیر ینی ئەمە خۆی لە خۆیان ینی ئەبێ ئەزمونێکی پێشووترت هەبێ ینی زۆر ئیشت کرد بێ تابلۆ زۆر بەرهەمهێنابێ اینجا ئەگەیتە ئەو ئاستە سەبارەت بە ئەو فۆرمی من ئیشی دێکم تەواو من ئەبستراک لە نێوان ئەبستراک و واقعی ئیشەکەم مۆزوعەکەوە نییە ئێمە هەمومان ستایلی تایبەتمان هەیە وەکوتم بەڵام هەمان ئەو ڕێبازانن زۆر گرنگی یعنی ئەوەی کە منە یەکەم زۆر گرنگی ئەوەی کە هونەرمەندانی تریشێکن زۆر گرنگ بە سەراحەت من ینی هیوادارم هونەرمەندان لێم وەرگرن لەبەرەوە ئێمە هەمان ڕێباز ئەجوینەوە وەکوتم ئەو ئەگەر ئێمە مەدرسەیەک دروست نەبێ و ئایدیا و فەلسەفەیەکی لە پشتەوە نەبێ بە پەرچەکردار هونەر لە کوردستانە ئەوش باوەڕم وایە هێشتا زووە محاولات هەیە لێرە لەوێ پێشانگایەکی کارێکی هونەری هەیە بەڵام ئەوە ناکاتە حرەکە بۆ نمونە ئێمە کاتێک جەنگی جیهانی یەکەمە بێ ساڵی 1914 لە ساڵی 1916 لە زیورخ حرەکەی دادایی جوڵەی دادایی پەیدا دەبێ کە ئەڵێ نابۆ هونەر بە هونەر ڕەتکردنەوەی ئەو هونەرە سائیدەیە کە خزمەتی چیەکە خزمەتی دەسەڵاتەکە خزمەتی ئیمپراتۆری رووسیەکە خزمەتی سوزانم ئەو ئیمپراتۆری ئەڵمانیا و قەیسەری رووسیا ئەماناکە لە جەنگەکەیە ئەمان هونەر ڕەتەکەنەوە بە هونەر وەڵامێداتەوە ئەمە پەرچەکردارە ڕەتفعلە کاتێک بوهیمیەکان لە پاریس طبعا بوهیمی قەرەجن بوهیمیا خۆشی قەرەجە لە ناوچەی بوهیمی لە چیکەوە هاتوونەتە پاریس بۆ بژێوی پەیداکردنی بژێوی کاتێک گوزەر دەکەن بوهیمیا لە منطقەی بوهیمیاوە دێت بۆ پاریس سەیری دۆخی قەرەجەکانەکە لە کۆڵانە تەسکوباریکەکانی لە دۆخێکی زۆر قورسان ئەویش حرەکەیەک دایەنێ حرەکەی بوهیمی سوریالیزم حرەکەیە کە پەرچەکردارە کوبیزمی ئەوەی کە بیکاسۆ داهێنا ئەوش پەرچەکردارە پەڕینەوەی ڤانکۆخ لە با بڵێن لە ئینطیباعیەوە بۆ تعبیری ئەویش هەر پەرچەکردارە یعنی ئەمانە هەمووی لە خۆڕان نهاتوون یعنی ئەمانە هەمووی فکری لە پشتەوەیە ئەمانە هەمووی حرەکە بوون دەستەکان خۆش کاکتایی بێکمان قسەکردن لەسەر بابەتە کاتێکی زۆرە خیانێت وەکو دوا پرسیارم بەڵام زۆر بە کورتی وەڵام بیتەوە کە لە مانگی سێشە بەتەمای پرۆژەیەکی کە ئەم پرۆژێش هەر بۆ ئەوەیە کە تابلۆ کڕین بێ بە کللتور و هەروە پرفرۆشی تابلۆ زیاب بکرێت لەناو هونەرمەندان و هەروە لەناو خەڵکیشە بە شێوەیەکی گشتی وڵا بە کورتی ئێمە لە برای بەڕێزم کاکبەختیار سعید شتێکمان گەڵاڵە کرد و فکرەیەک فستیڤاڵی ساڵانە بکەین لێکی سێە نازانم تا چەند سەرگریان نە بەس قسەمان لێ کرد و فکرێ و دیراسە لەژێر دیراسەیە هەفتەی کڕینی تابلۆ وا بکەین ئێمە بەریەکەوتنمان لەگەڵ تاکە هەبێ لە گەلەریەکانە دەریکەین بچینە شوێنە گشتەکان لەوێ هونەر چەندی هونەرمەندەیە بەشدابێ هەتا من خۆم ئامادەشم دەربڕیوە بە لایف ینی با بڵێن ڕاستەخۆ ئیش بکەم خەڵک ببینێت بەریەکەوتنمان هەبێ لەگە خەڵکە دەستەکانە خۆشە زۆر سپاس هیوای سەرکەوتن و بەردەوامی زیاترە بۆ خۆشحاڵستەکەم بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش کرا هیوادارم تای پرۆگرامەکە بەدڵی ئێوە بێت هەتاکو سبێنێ با پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بم ئێوارێکی خۆش بۆ گەشتاکتان